گوزاری دروست دەبێتن حکوومەت کە ڕێگا ناداتن ئامانجەکە ئەوەیە دەبێت خەدەماتە سەرەتاییەکانی ڕێگاوبان چکە بە دروستبوونی خانیەکانیش دیسان ئەرچی ئێمە قوڕستر دەبیتن کە کاتێک خەدەمات دەگەینینە ئەو شوێنە و بە دڵنیاییشەوە چەند ڕێگایەک دیاری کرایە لە ماوەیەکی نزیکدا یەکێک لەو ڕێگایانە دەبێتە بڕیار کە بتوانین بە چ جۆرێک گرفتی هەشتی حسارۆک چارەسەر بکەین هەر خانیەکی شتێک دەچیتن مەرج نییە لە هەشتی حسارۆک بی لە هەر جێگایەکدا تەجاوزاتە بیتن ڕێگە پێدراو نەبیتن بە دڵنیاییەوە ئەرچی شارەوانیەکان و ئەرچی ئەو کەسانەیە کە چاودێری دەکەن دەبێت ڕێگا نەدەن تەجاوزات ببیتن ئەگەر بوش بە دڵنیاییەوە تێکی دەدەن ئێمە داواشمان لە هەموو بەڕێوەبەری شارەوانیەکان کردێت لەگەڵ فەرمانگەکان کۆبنەوەمان کردێت پێمان گوتینا ئازایەتی ئەوەی ڕێگا نەدەین تەجاوز دروست بێتن نەک تێکی بدەین هەموو هەوڵێکمان ئەوەیە ڕێگا نەدەین تەجاوزات ببێتن بەڵام بە دڵنیاییەوە ئەو حاڵەتی هەشتی حەسارۆکیش کە باسی دەکەی لە چوارچێوەی ئەو دەیان حاڵەتەیە کە لە سەرتاسەری کوردستان ڕۆژانە دەکرێت نرخی بنزین هیچتان هیچ هەوڵێکی بۆ دابەزاندنەوە چکە لەیەکی زۆر هەیە بەرەو 700 دینار هەنگاو دەنێت ئەو بەدواداچوونانەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کردیتمان هۆکارەکان هۆکاری کاتینە ئەو بە دڵنیاییەوە چارەسەر دەبی نەکتن هەشاری هەولێریشە لە تەواوی کوردستان نرخی بنزین گۆڕانکاری بەسەرداهاتیە ئێمە وەکو حکوومەت وەکو پارێزگای هەولێر بە دڵنیاییەوە ڕێگە نادەین ببێتە بەشێک لەوەی کە زیاتر بار و گوزەرانی خەڵک قورستر بێتن دەتوانرێ بەڵام وەکو باسم کرد کاتیە هۆکارەکانی چارەسەر بن بە دڵنیاییەوە زۆر ادارەی پارێزگای هەولێر چۆن ئامادەکاری دەکەن بە تایبەتی کە لە باشوور و ناوەڕاستی خەڵکی زۆر هەموو بازگەکانی شاری هەولێر بە تایبەت ئەو چار بازگە فەرمیەی کە هەمانە کراوە دەبن بە ڕووی خەڵکدا لە شارەکانی دیکەی عراق بێن بە جۆرەی بڕیاری لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و ژووری ئۆپراسۆنی پارێزگای هەولێر بڕیاری ئێمە وایە هەر کەسێک داخلی هەرێمی کوردستان داخلی شارەکەمان دەبی بە پشکنین لە شارەکانی دیکەی عراقی هاتوچۆی نێوان شارەکانی هەرێمی کوردستان کراوە دەبیتن ڕێگەدان بە گەشتیاران بۆ چوونە شوێنەکانی گەشتیاری و نەورۆزکردن ئاسایی دەبی بەڵام ئێمە داواکارین گردبوونەوەی گەورە دروست نەکرێ ژینگە بپارێزن گەشت و سەیرانەکانیان ببێتە بەشێک لە کەیف خۆشیەکانیان نەک ببێتە بەشێک لە بڵاوکردنەوەی ئەو پەتایە کە چارەسەرێکی باشی نییە بۆیە ئاسانکاریەکانیش لەگەڵ فەرمانگەکانی هاتوچۆ و لەگەڵ بازگەکان لەگەڵ فەرمانگەکانی دیکەش قسەمان کردێ و لە ڕۆژانی ئایندەش پلانێکدا دەڕێژین باشترین ئاسانکاری بکەین کاتێک گەشتیاران دەست و جێگایەکان بۆ ئەوی بتوانن گەشت و سەیرانێکی خۆش بکەن و زۆر سپاس.